گەڕایەوەی قەوارەی زایۆنی خاوەنی چەندین سیستمی بەرگری ئاسمانیە کە بە نوێترین تەکنەلۆژیا دیزاین کراون. بەڵام موشک و درۆنەکانی ئێران توانایەوەیان هەیە بگەنە سەر زەوی و ئامانجەکانیان بپێکن. شارەزایانی سەربازیش هۆکارەکەی ڕوون دەکەنەوە. لە بنەڕەتدا قەوارەی داگیرکەری زایۆنی خاوەنی چەندین سیستمی بەرگری ئاسمانیە کە بەشێکیان لەلایەن ئەمریکاوە و بەشێکیش لەلایەن دەستگای پیشەسازی سەربازی خۆیەوە دیزاین کراون. هەر یەکێک لەوانە بەرپرسە لە سنوورێک لە کایەی ئاسمانی قەوارەکە و دەیپارێزێت. شارەزایانی سەربازی دەڵێن هیچ سیستمێکی بەرگری ئاسمانی نییە بتوانێت 100% موشک و درۆنەکان لە ئاسماندا بخاتە خوارەوە. بەڵکو لە باشترین دۆخدا سیستمەکانی بەرگری ئاسمانی دەتوانن 80 تا 90% ئامانجە ئاسمانیەکان بپێکن و ئەوانی دیکە دەکەونە سەر زەوی و ئامانجەکانیان دەپێکن. بۆیە کاتێک سەدان موشک لەلایەن ڕادارەکانەوە دەستنیشان دەکرێن وێڕایەوەی سیستمەکە زۆر بەهێزیش بێت بەشێکیان هەر بەر زەوی دەکەون. جگە لەوەش شارەزایانی سەربازی دەڵێن ئێران لە بۆردومانەکانیدا درۆن و موشک بە تێکەڵی ئاڕاستی قەوارەی زایۆنی دەکات و لە یەک کاتدا سەدان موشک و درۆن دەگاتە ئاسمانی قەوارەکە. ئەوەش بۆ سەر لێ شێواندنی ڕادارەکانی قەوارەی زایۆنیە چونکە فشار دەکەوێتە سەریان و ناتوانن لەو دۆخەدا ئامانجی یەکەم و دواتر دەستنیشان بکەن لە کاتێکدا ئەوەرکی گرنگی سیستمەکانی بەرگری ئاسمانیە. خستنە خوارەوەی درۆنەکانیش تێچوویەکی زۆر دەخەنە ئەستۆی قەوارەی زایۆنی چونکە بەرهەمهێنانی درۆنێک تێچوویەکی زۆر کەمتری هەیە بە بەراورد بە تێچوونی بەرهەمهێنانی موشکێک کە بۆ خستنە خوارەوەی بەکاردەهێنرێت کە هەزاران دۆلاری دەوێت. بە پێی وتەی شارەزایانی سەربازی تایبەتمەندی موشکەکانی ئێران جیاوازن و ئەو وڵاتە خاوەنی موشکی بالیستیە کە توانای ئەوەیان هەیە سیستمی ڕادار تووشی تێکدان و شێواندن بکەن و موشکی سیستمەکان دوا بخەن یان دوور بخەنەوە. لەگەڵەوەشدا ئێران لەم چەند ڕۆژەی جەنگدا موشکی هایپەرسۆنیکی ئاڕاستەی قەوارەی زایۆنی کردووە کە خێراییەکەی 5 هێندەی خێرایی دەنگە و خستنە خوارەوەی قورسە چونکە لەگەڵ هەڵدانیدا دەچێتە بەرگە هەوای زەوی و دواتر بە مانۆڕ بەرەو ئامانجەکەی دەچێت. بە پێی هەواڵی میدیای زایۆنی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووی جەنگدا ئێران 11 جار هێرشی کردووەتە سەر قەوارەی زایۆنی 370 موشک و زیاتر لە 100 درۆنی ئاڕاستە کردووە.